پێکەنانی حکوومەتی عراق و ئاڵنگاریەکانە پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز فەیساڵ ئیسترابادی باڵێزی پێشووتری عراق لە نەتۆیەگرتووەکان لە ئیندیانە لەگەڵمانە. بەڕێز باڵی سڵاوتان لەبێتەوە کاتتان باش. پێتان وایە حکوومەتی نوێی عراق زوو پێک بهێنرێت؟ وا دەردەکەوێت کە پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق کاتی دەوێت و پرسیارەکە ئەوەیە کە ئایا شیعە لێدەگەڕێن کە سەرۆکوەزیران بۆ ئەوان بێت یاخۆت لێدەگەڕێن بۆ کەسێکی دیکە بێت. پرسیارەکە ئەمەیە، هەر بۆیە کاتی زۆری دەوێت چونکە شیعە هێشتا یەکلایی نەبوونەتەوە. بەڕێز باڵیۆز، لە عێراق زۆربەی سەرچاوەکان و هەروەها چاودێرانی سیاسیش دەڵێن ئەم حکوومەتی عێراق زۆر بە خێرایی پێک دێت. بۆچی ئەوە پێتان وایە کە بە خێرایی پێک نایەت؟ بەرژەوەندیەکان بە درێژایی مێژوو لە یەکەم هەڵبژاردنی پەرلەمانی عێراق لە 2005ەوە کە هەمان لایەنی سیاسی کێشەی سیاسیان هەیە، کێبڕکیان هەیە، زیاتر لە 20 ساڵە تاوەکو ئێستا ناکۆکیەکە بەردەوامە و هێشتا نەگەیشتونەتە ڕێککەوتن و دەبێت ڕێککەوتنێک هەبێت. ئایا سوودانی جارێکی دیکە دەبێتەوە سەرۆکوەزیران یاخود نا؟ ئەمەش کاتی دەوێت ئەگەر ڕێککەوتنێک کرا سەرۆکوەزیران جارێکی دیکە ببێتەوە سەرۆکوەزیرانی داهاتوی عێراق، ئەمە ڕوودەدات یاخود نا؟ دەبێت دەکرێت ڕوو بدات. هەندێک زانیاری باسدەواکەن کە سوودانی خراوەتۆ نێو لیستی کاندیدان جارێکی دیکە بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراق، بەڵام بە مەرجیان هەیە. ئەبێ مەرجەکانیان چی بێ؟ ینی چیان لە سوودانی ئەوێدا سوودانی ویلایەتەکەی پێشووی بە دڵی چوارچێوەی هەمانگی نەبووە یان چی بووە؟ کێشەکە لە سیستمی سیاسیە کە ئێستا هەیە. سەرۆکوەزیران تا ڕادەیەک لەم سیستمەدا کەسایەتێکی لاوازی هەبووە. لایەنەکان ئێستا دابەش بوون و تاوەکو ئێستا هیچ لایەنێک زۆرینەی پەرلەمانی پێک نەهێناوە و ئێستا هاوپەیمانیەکەی سەرۆکوەزیران سوودانی کە زیاتر لە 40 کورسی بەدەست هێناوە، ئەمەش زۆرینە نییە، بۆیە پێویستیان بە هاوپەیمانی زیاتر هەیە و دەبێت ئەو بەڵێنانەی کە داونی جێبەجێیان بکات و تاوەکو ئێستا من پێشبینی ئەوە دەکەم ئەو لایەنانەی کە ئێستا لە پارلەمانن، ئەوانەی کە سەر بە میلیشیاکانن، دڵنیاییان دەبێت سەرۆکوەزیرانی داهاتوو دەسوەردان لە کاروباری میلیشیاکان نەکات و وایان لێ نەکات کە ناچار بن چەک دابنێن. ئەمە هەموو کێشەن لەوانەیە ببێت کێشەیەکی دیکەش پەیوەندیان بێت لەگەڵ ئەمریکا، چونکە ئەمریکا داواکاری هەیە بۆ ئەوەی میلیشیاکان پۆستی هەستیاریان پێ نەدرێت و لە حکوومەت بەشداری نەکەن. ئەمە هەموو کێشەی و ڕوبەڕووی حکوومەتی داهاتوو سەرۆکوەزیرانی داهاتوو دەبێتەوە و لەلایەکی دیکەشەوە کە لایەنە کوردیەکان ئەمانش پێویستە گرنتیەکیان پێ بدرێت کە مافەکانیان دەستەبەر بکرێن و لە 20 ساڵی ڕابردوو کێشە هەبووە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا، چونکە بەغدا بە جۆرێک مامەڵەی نەکردووە کە پەیامەکان و بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکات ئەو بەڵێنانەی کە بەلایەنە کوردیەکانی داون. بەڕێز باڵیۆز، دوێنێ هەر لێرە لەسەرم مێزە میوانێکمە بۆ پرسیارم لێ کرد لەبارەی کاندیدەکانی سەرۆکوەزیران، وتم ئاخۆکی تیا بێت سوودانی دەبێت یاخود نابێتەوە. باسیەوە کرد وتی لە عێراقدا ژمارەی کورسیەکان دەور نابینێ بۆی کێ بێتە سەرۆکوەزیران و هاوپەیمانەتی دروستکردنی شەرکاریگەری نابێت. وتی لە ماوەکانی ڕابردووە هادی عادل عەبدولمەجید بۆ سەرۆکوەزیرانی عێراق ناوێک بوو لە پڕ هات. مستەفا کاظمی هیچ دەسەڵاتێکی نەبوو، یان با بڵین هیچ نوێنەرێکی نەبوو، هیچ حزبێکی نەبوو لە پەرلەمان و هاتوبوو بە سەرۆکوەزیران. محەممەد شیع سوودانی بە کورسیەکە بوو بە سەرۆکوەزیران.
ئەوتی ئێستاش ئەو ناوانی کە دانراون چ مالیکیە چ سوودانیە چ حەمید شەتریە ئەوانی دیکەش هیچیان ڕەنگەمانە نەبن ناوی سەرۆک وەزیرانی عێراق لە ژێر مێزە بۆ چونیەوە چێ لەم بارەیەوە. من هاوڕام لەگەڵامە من پێم وایە کە ئێستا نازانین بە تەواوی کێ دەبێتە سەرۆک وەزیرانی داهاتووی عێراق. ڕاشکاوانە پێت بڵێن سوودانی بێت یاخود هەر لایەنێکی دیکە کەسایەتێکی دیکە کە جعفەری بێت هەر کەسێکی دیکە بێت نووری مالێکی بێت تاوەکو ئێستا دیار نییە چونکە پێشتر ڕێکەوتنەکان زۆر با بڵێن بە جۆرێک کراون کە سەرۆک وەزیرانی داهاتوو لە پڕ هاتووە من هەمان بۆچوونم هەیە و کاتی دەبێت پێکەنانی حکوومەت. بەڕێز باڵیۆز سەرۆک وەزیرانی عێراق بێگومان دەبێت کەسێک بێت بزانێت چۆن نە وڵاتەی دارادا دەبەرەوەی دراوسەی ئێرانە و ئەمریکاش بەردەوام فشاری لەکە دەڵێ نابێت کەس دەزوەردان لە ئیدارەکەی تۆدا بکات بڕیار بدات کێدانرێت کێدانانرێت. سەرۆک وەزیرانی عێراق بێت چۆن بێت دەبێت چی بکات کە هەم دڵی ئەمریکا ڕازی بکە هەم دڵی ئێران ڕازی بکە و هەم عێراقیش سەروەریەکەی بپارێزێت. ئەمە بابەتی سەرەکی سیاسەتی ئەمریکایە لە ناوچەکە لێرە لە حکوومەتی ئەمریکا ئیدارەی ترامپ دەیانەوێت کەسێک ببێتە سەرۆک وەزیران کە هەژمونی ئێران بەسەر عێراقەوە تا ڕادەیەک کۆنتڕۆڵ بکات و سنوورداری بکات کە لایەنە شیعەکان ئێستا لایەنێکی ڕۆڵگێڕی سەرەکینە لە عێراق و پەیوەندیشان لەگەڵ ئێران هەیە و ئەو بەڵێنانەی کە سەرۆک وەزیران دەیاندات لە هەر ساتێکدا کە ئەم بەڵێنانە بیدات تا ڕادەیەک لاوازە و ناتوانێت ئەم بەڵێنانە جێبەجێ بکات چونکە لە لایەنە شیعەکان نزیکن لە ئێرانەوە تا ڕادەیەک لە بەرژەوەندی ئێران کار دەکەن ئەمەش وا دەکات سەرۆک وەزیران ئەو بەڵێنانەی دەیدات بۆ پێکێنانی حکوومەت بە جۆرێکە لاوازە کەسایەتێکی لاوازی هەیە و کاریگەری و هەژمونی لایەنێک وڵاتێکی دیکەی لەسرە ناتوانێت دەسەڵاتەکانی خۆی لە وڵاتدا جێبەجێ بکات. بەڵێ ئێستا شیعە ئەوەی ئاشکرا بۆ زانیاریە دەستکەوتووە دەوترێت لایەنی شیعە 12 کاندیدیان هەیە بۆ پۆستی سەرۆک وەزیرانی عێراق. پێتان وایە ئەمە یەکێکە لە ئاستەنگەکانی بەردەم زوو پێکێنانی حکوومەتی عێراق؟ بەڵێ ئەمە کێشەکەیە هەمیشە کێشە بووە چونکە سیستمی هەڵبژاردن و بەهۆی ئەو ڕاستی کە ئێستا هەیە زۆرینەی پەرلەمان ناڕوونە پێویستی بە هاوپەیمانیە و ئەو لایەنانەشی کە دەیانەوێت 50-1 یاخواتە ببنە زۆرینە لە پەرلەمان ڕوون نییە پێویستیان بە هاوپەیمانیە و تا ڕادەیەک ناکۆکی هەیە لە نێوان لایەنەکانیش ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە لە داهاتوودا نەزانرێت کێ دەبێتە سەرۆک وەزیرانی داهاتوو. بەڕێز باڵیۆز فەیساڵی سەرابادی باڵیۆزی پێشووتری عێراق لە نەتوێ گرتووەکان لە ئیندیانا و لەگەڵماندا بووی. زۆر سپاس بۆ بەشداریتان.